زۆر چاکە. دکتۆرە نەخۆش زۆر جار ئەڵێ کە مادەم پێویستم بە دەمار بڕینە بۆ دەمار بڕین بکەم، هەڕاستە خۆ دانەکە دەردێن و تەواو. ئەم قسە تا چەند ینی ئێوەی پزیشک سەپۆرتی ئەکەن و پاڵپشتی ئەکەن؟ وە چەندێک گرینگەمانەوەی ئەو ددانە سروشتیە بە براورد بە دەرهێنان و هەڵکێشانی؟ ئەمە بۆ ئەو پرسیە ینی بۆ ئەو فکرەی نەخۆشی قەت سەپۆرتی ناکەین لەبەرەوەی هەموو هەوڵمان دووبوونی پزیشکی ددان بۆمانەوەی و پارێزگاری ددانی سروشتی خۆتە، چونکە ئەمە کە دانێک دەمار دەبڕین تەمەنی ئەو دانە ئەگەر ئەو دوو خاڵی پێشتر باسم کرد تێدا جێبەجێکرابێت تەمەنەکەی درێژتر دەبێت و ئەمە کە ددانێک دەردێنین بەس زەربە بەو ددانە ناگەێنین، بەڵکو ددانەکانی تەنیشتی واتە پێش و پاشی ئەو دانی کە کێشراوە زەربەی پێدەگەێنرێ و ددانی مقابلی بۆ خواردن ئیسفادە چیوای نامێنێت و هەروە ئەویش زەربەی پێدەگەێنرێت و بۆیە بە لە هەموو حالەتێک پێی دەڵێن ئەگەر پرۆگنۆسی دەماربرینەکە باش بێت دەماربرینەکە بکات باشترە لە ئەوەی کە دانەکە بکێشێت، چونکە هیچ شتێکی دەست کرد جێگرەوەی ددانی سروشتی خۆت بۆ ناکاتەوە. زۆر چاکە. دکتۆرە ئەبیستین هەندێک جار لە بابەتە پزیشکەکانە باسی ئەوە ئەکرێت دەمار بڕین ئەبێتە هۆی شێرپەنجە، ئەمە تا چەند دروستە؟ خۆی علمیەن هیچ ڕسێرچێکی پژڕاستکراو نییە کە پەیوەندی دەماربڕین لەگەڵ کانسەر سەرەتان ڕەبتکە وتا هیچ ڕەبتیان بەیەکەوە نییە. زۆر چاکە. ئەی ئەوترێت ددانەکە ئەبێتە ددانێکی مردوو؟ بەڵێ ئەو قسە خۆی لەناو نەخۆشان زۆر باوە کە دەڵێت دانەکەی دەمار دەبڕم دەمرێت دانەکەم. خۆی کەلیمەی مردوو لەوە دێک کە دانەکەیت ئەحساسەکی نامێنێت، دواتە ئەمە ناوڕەگی دانەکە پاک دەکەینەوە و کەشتێکی سناعی تێدا دەخەین، دانەکە ئەو کاتی هیچ هەستەچی نییە بڵێ کەشتێکی سارد دەخۆی کە گەرمی دەخۆی یعنی گەیاندنی نامێنێت، کە بۆیە پێی دەوترێت دانێکی مردووە. بەڵام وەکو فانکشنی هەیە بۆ جوانی بەکاردێنرێت، بۆ خواردن بەکاردێنرێت، بۆ قسەکردن ئیسفادەی لێ دەکرێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.